بینەرانی عزیز دووبارە سەڵاو خۆشحاڵین لە بەشی دووهەمی ئەم چاوپێکەوتنەمان لەگەڵ مامڕۆستەم هاتینەوە خزمەتتان دووبارە بە خێربێتەوە مامڕۆستەم بڵێ لە کۆتایی بەشی یەکەمی چاوپێکەوتنەکەمانە باسمان لە بارودۆخی گۆڕان و هەڵبژاردنەکانی بڵین کوردستان کرد باس لەوە دەکرێت ڕایەکەیە دەڵێت کە لە هەڵبژاردنەکانی حوتی سێ عێراقدا مامڕۆستەم لە ناو ماڵەکەی خۆی مەبەست لە کەرکووکە شکستی هێناوە ئەمە تا چەند ڕاستە و بۆچی وڵا ڕاستیەکەی شکست نەبوو ئێمە ئیمکانێتمان هەرەوە نەبوو ئەوان ئەوە حیزبە بە هەموو پارە زۆرەوە ئێمە بزوتنەوەیکی تازەین و ڕەنگە بە تایبەتی بۆ کەرکووک باش حەزم نەکرا ئێستا بەڵام ئێستا فەرقیە لەگەڵ پار ئێستا بڕۆ ناو خەڵک ئێستا دان بەڕاستیەکانانە تەزویری زۆرمان لێکرا تقریبا ئەمریکەکانیش پشتگیری ئەو تەزویریان کردە جنا معقول لە شارەوە کەرکووکە هیچ دەنگێنین ینی هەر تەوقم لەگەڵ ڕەنگە بڵێن بەشی دوو کورسیا کردبێ هەر لە حوشەی خۆمان و ماڵ ئامۆزا و ماڵ ئەو مەقەڕووبنکانەی کە ڕۆشتین و هەر تەوقەمان لەگەڵ گۆڕان خوازگان کرد ڕەنگە بای بڵێم دوو کورسی زیاتر بووە بەڵام ئەمان سونقەکانیان بەش کرد بینی یەکێتی و ئەلاوی شەشان نابە و شەشان نەبە خوان ئێستا ئەترافەکەن خەڵکمان هەیە کاڵێ چۆنیان دابش کرد و دەنگکان سونقەکان ئەمە لایەک ئەوان پارەیە زۆران خست بۆگەڕ ئێمەش خۆمان و گیرفانی خۆمان بوون ئێمە ئەو ئیمکانێتەمان نەبوو ئەو بە تایبەتی پارتی وەکێتی و حیزب عەرەبیەکان لێگەڕین سونە و شیعوانە حقمانێ بە بەڵام حیزب کوردەکانەوان ئیمکانێتێکی زۆری پاریان لەبەردەسا بوو مەفتوح بوو بە ئارەزوی خۆیان ئێمەش ئەوەی کە هەمان بوو هەموو خەڵکە زانێ ئیمکانەتی ئێمە چۆنی بوو لەبەرەوە ئەوە ئەیناوە شکست نییە ئەوە بەڵام بۆ جارێکی تر بۆ هەڵبژاردنێکی تر ئەبینن ئەمە ڕای تۆیە بەڵام ڕایەکیش هەیە دەڵێت کە هۆکاری بڵین شکستی بزوتنەوەی گۆڕان و خۆت ناوی شکستی لێناڵی دەڵێ هێندە ئیمکانیاتمانە بوو هۆکاری ئەم شکستە بۆ وەک دەگەڕێتەوە کە مامڕۆستەم کەسێکی سەربازی بووە و بە زمانێکی سادە قسەی کردووە نەک بە زمانی سیاست و ئەو زمانی کە خەڵق قەنەعات پێ بکە ئەمە تا چەند ڕاستە وڵی نازانم تا چەند ڕاستەوە کە سەر ڕێی خەڵک بەڵام ئێمە خۆ زمانی زبر قسەمان نەکرد لەگەڵ خەڵک بە هیچ نوع زمانە زبرێت بە ئەکسۆمە باسی تەباییمانە کرد باسی برایەتیمانە کرد حتا باسی ئەومانە کرد وتمان بە محافظ مەسەلا بەڕین بۆ نمونە شەرت نییە کورد بێ عەرەبیا تورکمان بێرچی بێ مهمە پیاوێکی باش بێ بتوانێت خزمەتی شارەکە بکە فەرمۆ 8 ساڵ کەرگوو بەدەست کوردەوە بوو ئەنجومەنی پارێزگا کورد محافظ کورد هەموو مدیر شورتەکان زۆربیان کورد مدیر شورتەی کەرکووک کورد ئاسایش دوونەوە ئاسایشی یعنی هەموو شتەکان کورد بەڵام چیان لێ کردووە ئەبڕۆ حاڵی کەرکووک ببینە ئێستا لەم مینبەرەی ئێوەوە لەم کەناڵەوە هەموو ڕەنگە خەڵکی کەرکووک ببینم ئەو شایدێ من نزانم کەرکووک چی تایسە چی کام جادەی بۆ کراوە کام خزمەت گوزاری کراوە ئێستا خەڵکی من باسی خزمەت گوزاریمانە کردێ ماگەر بچینە بەخا واتان بۆکەنمەتان بۆکەین من ڕاستمانەکەوە دەریشکەوت ئەوەش ئەندامە ئێمە لە بەخا چۆن هەموو ڕۆژێ دەنوکیان لەسەر چاکسازی و نێشتنی گەندەڵی و خزمەت گوزاری بۆ کەرکووک وانە ئەوانەی کە چەند ساڵە لەوێن چیان کردووە لەبەر ئێستا خەڵک گەیشتە و قەناعەتی وردەوردە کە ئێمە بەڕاستی ئەمانوێ خزمەتی خەڵک بکەین لە کاتی هەڵبژاردنەکاندا ڕخنەی ئەوەیان لە تۆ دەگرت کە تۆ لە کەرکووک هێندەی باسی بودجەی کەرکووک و نەبوونی خزمەت گوزاری دەکرد و لەگەڵ تورکمان و عەرەبەکان کۆوە بوویتەوە هێندە باست لە گەڕانەوەی کەرکووک نەئەکرد بۆ سەر کوردستان لە کاتێکدا کوردەکانی کەرکووک تینووی ئەو مەسەلەیە من ناڵم ئیمانم بە مادەوشت نییە من ئیمانم بۆیە کە کەرکووک کوردستانیە چ پێویستەکە ئەمە بم بە باگوێی خەڵکە وەڵا کەرو بگە بۆ کوێ بگەڕێتەوە کەرکووکی کوردستانە بەڵام ئێستادا لە دەروی کوردستان ئەزانم ئەمان ویان لێک ئەینا کەرکووک لە کێ بپرسم کەرکووک مامداتێ قانە ئەڵێ چارەنووسی خۆ دەبێت خۆت دیاری بکەین نەک تەمایلی بۆ بکەن هاندەران من لە خەڵداوا ناکەم کەرکووم بۆ بگێڕەوە خۆ بەبێ کەرکووک بگێڕم بۆ خۆم کەرکووکی خۆمە وەکو باسم کرد ئەنجومەنی پارێزگا کووردە محافظ کووردە مدیر شورتە کووردە دار و بردووە مدیری هین مامۆستا هینە هونەرە هینی مەسئولی غازی شیمالی پێڵەن غازی کوردستان مدیری شەریکە دار و بەر هەمووی کووردە چ پێویستەکە من دەم باگوێ خەڵکە بڵێم وەڵا ئەگەر وا بکەین ئینشەڵا کەرکووک گێڕینەوە بۆ لە کێ بگێڕمەوە
بە شاری خۆی مێزانم و هەتا ئەو ڕۆژەی کفن و دف نەکرێن هەر بە شارێکی کوردستانی شەزانم خۆ منەگوان قسەی بخۆ بۆ مادەی 140 مادە من ئیمانە بە مادە نیە من ئەم مێزە ئەم گڵاسایی خۆمە چ پێ ئێستاگای استیفتای لەسەرکەم و بیخەمە ناو مادەوە من خۆم ئیمانی مادەی 140 نییە ئیمانم بە ئەوەیە کە کەرکوو کوردستانیە تۆ ئێستا لە کەرکووکەژیت لە کەرکووکەژیت لە سلێمانی لە سلێمانی ئاگات لە بارودۆخی کەرکووکەیە ئەی ئاغام لێت چۆن لە دوورەوە یان وەڵا ناواقعەکەی ئەچم و چون من خۆ هەر بەسەردانە خۆ من هیچ پۆستێکم نەبووە لە کەرکوو حتاکە وەکو هەڵسوڕاوێکی بزوتنەوەی گۆڕانی سەردانی دەکەی ئەی چۆن بارودۆخی گۆڕان چۆنە ئێستا گۆڕان باشە ئێستا لە پار باشترە دەڵێن هەڵە گەورەکەی گۆڕان لە مامەڵەکردن لەگەڵ کەرکووک ئەوە بووە کە بە هەمان چاوی سلێمانی سەیری کەرکووکی کردووە احتیمال ئەوش هەموو کەسێک هەڵاکە ئێستا مەسەن بەڵەنگە لە خود بەدانمانە مەسە کەرگوو حەزی لە زیاتر تونوتیژیە زیاتر ڕقبی بەرامبەر تورکمان و عەرەب وانە بەڵام وەکو پێشتر باسم کرد باوی ئەوە نەماوە تۆ بە تونوتیژی قسە بکەی فڵان والیەکەم و ئەوالیەکەم و عەرەب واکەم و تورکمان باوی ئەوە نەماوە ئەبێ پێکەوە بژیت واقعەکە هەیە چۆن ئێمە و کوردین واقعەکە و تورکمانیش هەیە واقعەکە و عەرەبیش هەیە اینجا بە زۆر هێنرا بێ دەرکرابێ ئەمان چییە ئەبێت تۆ معاملەت باش بێ بەسە لای سە بۆ نمونە برێن جەنابەت دەبێ بە محافزی کەرکووک کە خەڵکی کەرکووک بە کورد و عەرەب و کەمایەتەکانەوە بە تورکمان و بە ئاسووری باموویەوە کە زانیان تۆ باش خزمەتی خەڵکەکەی حەزەکەی خەڵک پێشکەوێ حەزەکەی ژیانی خەڵک و گوزارانی خەڵک باش بێ عەرەب بێ تورکمان بێ تەیدت ناکەن ئێمە وامان قسا کرد بە خەڵک وتمان ئێمە بێنە سەر حکوم فەرق ناکەین مەسەلەی سەر سلێمانیە با 100,000 عەرەبی تیا بێ کەی موشکیلێ مهم سلێمانی کوردستانە تۆش کەرکوو بە کوردستان ئەزانی حەزەکەی محافظ بکەرە عەرەبیای بکەرە تورکمان کەی موشکیلێ مهم شارەکەی خۆتە دوکانێک هی منە ئەو دوکانە تورکمانێکی تێ بکەی عەرەبی مهمە تاپەکەی منە بە تاپۆ بە مڵگی منە کەرکووک بە مڵگی کوردستانە کەس ناتوانین لاری لەم بکە ئەو برادرانی کە لە بەغان لاری لێکەن هەر مادەی بۆ دۆزنەوە و شێر و ڕێوی بۆێنەوە و لە دەستورە هاتبێ ناتمنیمانم بۆ نیمانم بۆیە کە کەرکوو کوردستانە ئەو ناوچە دابڕاوانە ئێمڕۆژ نەبێ و دە ڕۆژی کەش بێ بە هەر بەسی لێک بێ ئەبێ بگەڕینەوە بۆ کوردستان و بەڵام کوردستان سەرکردەکانی خەڵکی کوردستان باش معاملە ناکەن مەسەن سیقەیەکی وایان دروست نەکردووە کە کەرکووک بگەڕێتەوە بۆ کوردستان خۆش ئەژی ئەلەوە سلێمانی و هەولێر لەبەردەست خۆیانە نییە ئەو حاڵمانە ئێمە مزارەمان لە چێ کرد خۆ پیشاندان لە دژی چێ خۆ دژی بەغا نەبوو دژی حکوومەتەکەی خۆمان بوو ئێکەرگۆ لەم حاڵیەوە زۆر جوانە منش پێم وەسەرەوە ئەومان بە چاوا دەمە بەڵێ تۆ خۆش بگوزەرێ سەرەت و سامانەکە بە عەدالەت دابەش بکرێ مەکتەب و خەستەخانەکان چاک بکرێ ژیانی تەلەبە و گەنج خۆش بکرێ وەڵا لەوانەیە بڵێم حەویجەش بێ ئەڵێ بمخەنە سەر کوردستان خەڵک حەزی لە ژیانی خۆشە تۆ چۆن حەزەکەی ژیانت خۆش بێ خەڵکیش حەزی لێکە بەڵام ئێمە تا ئێستا هیچ لەوەتی کەرکووک لە بەردەست خۆمانایە با بڵێن کردەوەیکی وا نەکراوە عەرەب و تورکمان و کەمایەتەکان بڵێن چەپڵەمان بۆ لێدەن بڵێن بەڵای بە قوربانە بمانخەنە سەر کوردستان ئەوە حاڵ هەولێر و سلێمانی و دۆکە کە باشە معقولە لە دهۆک کەسێک نەبوو دەنگ بدا بە پارتی بە یەکێتی و گۆڕان و حیزبەکانی تر هەمووی 100% پارتین یا بە لێت فەن بە ترسان و تۆقانن جا کەی ترسان تۆقانە نەما تێ خەڵک ئازادە بێ بە تابعی کوێ بەڵام ئێمە بە مڵکیەتی کەرکوو کوردستانە و بڕواشت بەو حەقیقەتە هەیە کە ڕۆژێک لە ڕۆژان کەرکووک بگەڕێتەوە سەر کوردستان حتمەن ئێجا بەس لەسەر دەستی ئەم قیادەی ئێستەنە چونمانە ئەوەی خەریکی خۆیان و خۆسەپانی خۆیان و بنەماڵەکانیان لەسەر دەست ئێمانە بڕۆ ناکەم ڕژبینم بۆ ئەویان بەڵام بۆ ئایندەی گەنج وەکو ئێوە و نەوەی داهاتوو پێم بە هەر وەسیلێک بێ گەڕنەوە کوردستان بەڵێ گەربینە سەر باسی پەیوەندی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ لایەنە سیاسیەکان پەیوەندی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان ئێستا چۆنە لە چ ڕوویەک نازانم لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە تا چەند مامەڵە لەگەڵ یەکەکەن تا چەند گوێ لە یەکترەگرن تا چەند دانیشتنتان هەیە وەڵام من نازانم لە چ ڕوویەکەوە تۆ بینەکەی بەڵام ئەوەی من ئەیبینم هەر کۆبنەوە جارە تایسا دوو کۆبنەوە کراوە
کۆبنەوەکەی تریش ئەوەی کە برادران شتەکان بۆ بردو مەشروعەکان ئەوان وانەدامە شەرتە من مەشروعە ئەوان شت لە میدیاکانە سەقەتەکەن تۆ مەشروعێکی دەیتێ ئەڵێ ئەمە شەرتمان قبول نیە با بە شەرت نییە شەرت ئەوەی ئەڵێم واوال لێکم ئەوە شەرت ئێرە ئەم مەشروعە بینەران بخوێنەوە خەڵکی متابعیکەن خراپ بوو فرێدن باش بوو بە قسەمان ئەوانەی ئێمە دامانەوە مشتەکە وازم ڕۆژانە خۆتان متابعاکەن لە کەینە خوێنێتەوە باسی بودجەیە باسی سەرۆت و سامانی گشتیە باسی بە هەدەردانی سەرۆت و سامانی وڵاتەیە بەڵێ مام ڕۆستەم مەبەستی منەوە بوو لە ڕابردوودا گرژیەک لە نێوان پارتی و گۆڕان هەبوو ئێستا ئەو گرژیە بوونی ماوە کەمتر بووەتەوە چووکم ئەوان گرژەکان دروست خۆمە هێزمان نییە و هیچمان نییە گرژی بنوێنین ئەوەی هەمانە کەناڵەکەی و کە قسەی لە سەرەکە و باسی حقەتەکانەکە ئەوان ئەڵێن ئێوە بێ گرژەکە لەوا دروستە بەڵێ بێ نابێ ئیعلان قسە بکە ئەیکەواتە تۆ تەلەڤیزیۆن بۆچیە وەنیە تۆ هەڵەیەکەکەی من هەڵەکان بخەمە ڕوو ئەوان ئەوە بە خراپ هەزارن بەڵام ئێستا ئەوەنتر بووەتەوە با بڵێن لە چاو بەڵێران لە دیدارێکدا دەڵێیت لە 63ەوە ئەیبوعاری پارتیمان لایە گەر ناچار بکرین بڵاوی دەکەینەوە مەبەستت چییە لەوەی ناچار بکرێن و ئەو ئەیبوعارانە چین ئەیبوعارەکان زۆر میتر خۆ مەسەلا نەموتم هەموو کەسێک غەڵەتیشەکە کە تۆشوە مەزان شۆڕش کرا لە 63ەوە دوای دووبارێکی دروست بوو بە جەلالی و مەلایی دوای خۆیان پێڵن نەکسە و هەنێک پێڵی ئاش بەتاڵ ئەوە بوو دوای ئەوە ئەمە لە 76 ئەمە دروست بوونێ ئەمانە ئەیبوعارەکان هیچ تەلەڤیزۆن نیستا هەموو ڕەنگە ئەو وەختە وا بوو بێ ئێستا ڕەنگە ئەوە نەکرێ نەتوان پێت باش مەسانش ڕابرد و کراوە ڕەنگەی ساکە ئەی بێ بیکەیت ئەلۆ بابەتە کەواتە تۆ لە ئێستای ئامادەنیت هیچ ئاماژە بۆ ئەیبوعارانە ناچوومی بۆ تەلەڤیزۆن باش نیە و داجا خۆم بەشێک بووم لە ئەو حیزب و تایە بووم لە 68 پێشمەکە بووینە تا کۆتایی تا 75 ئەوەی بووە لەگەڵا بوویت و هەچەنێ ئەزانم نوقسانی هەبووین بەڵام هی ئەوە نییە ئێستا ڕەنگە لە داهاتوە لە عینەکانما بینوسم ئەگەر ویستم مزەکەرات شتێکی خۆم بنووسم ڕابردوو خۆم بنووسموانە ڕەنگە بەڵام ئێستا لەسەر کەناڵ شتەکانە نایرێم بڵێ مام ڕۆستەم بڵین دوو پارتەکە حکوومەت کە ئەوان حکوومەت بەڕێوە دەبن بەرپرسن لە گەندەڵی بەرپرسن لە کوشت و بەرپرسن لە بێدادی و نائەدالەتی تا چەند هەستەکە ئێمە منتەقیە چی بەڵگەیە بۆ قسەکانت کە ئەو قسانە منتەقی بەڵگە هەر لە خۆتانە پرسم سووتانی ئەم نالایە من لێ بەپرسم مەسەلا ئازادکردنی تارەچیەکەی کە خەڵک چوولەکە ڕوان لە ئەو پەڕی ئەفریقاوە نازیەکە گرێ هێنێ بۆ تەل ئەبیب لەوێ محکەمەیەکە لێ پێچینەوەەکە ئێمە تارەچی کە زمان حاڵی ئەو حکوومەتی ئەو سابووە بە کیماوی لێداوین مەبەستت فڕۆکەوانەکەی هەڵەبجەیە ئەوەی هەڵەبجە مەسەلا جارێک لە تەلەڤیزۆن مامجار خۆی من ئیمزای ناکەم بۆ عیدامکردنی کەس بەڵام هێزە نێتە سەر گەنجەکانی خۆی لە بەردەرکی سەرە ئەمە من لێ بەرپرسیارم بڵێ یعنی من وەکو پێم وتی پێشتر باسم کۆتەوە کە من محافظ بم ناڵم یەک نوقسانی لەم شارە بێ ئەگەر بوو نایکەم ئەگەر نەمتوانی مەسەلا بڵێ من مەسئولی هێزێکم کە هێزەکە بە قسەی نەکردم وازێنم تۆ مەسئولی سلێمانی بی هەر شتێک ڕوودا لە سلێمانی تۆ لێ مەسئولی من وەختی خۆی برن سەرتیوی بیستوێکی کەرکک بووم چاکەکەی هەموو گەڕاوەوە بۆ من مام ڕۆستەمە و سەرتیپە و شەو ڕۆژ بروسکە و بروسکە کاری و شانازیم پێوە کرد کە سەرتیپێکی خەڵک باسەکار تیپێکی چالاک بوون غێر من لێ مەسئول وانە خراپەکەشی بوو بێ هەر من لێ مەسئول لەم حکوومەتی سلێمانیشە کێ محافظە و کێ مەسئولی حکوومەتە ئەو لێ مەسئولە قابل خۆ من لێ مەسئولیم کێ مدیر شورتەیە مدیر شورتە بەدەست کێیە مدیر ئاسایش بەدەست کێیە محافظە بەدەست کێ ئەوان هەرچی خراپەیەک لەم شاراکرێ یەکێ زلێ لێکێ بدا حکومەت لێ مەسئولە چون حکومەت بۆ چی حکومەتە تۆ بڕۆ لە ئەوروپا بچووکترینش بکە لێ پێچینە دەگەن خۆت مە بەسەر ناو سیارە جەزا ئەخرێ شتێک فڕێتە سەرچادا جەزا دەخەن هەموو شتێک قانون چون قانون نییە حکومەت لێ مەسئولە بۆ نییە یان هەر ستێرەکەی بۆ ئەوە قانون هەیە هەر ئەنە کەزانی دوو کەلیمە دەرەکەن فڵان کەس ئامر خەبزیە بۆ لە بەردەیەکی سەرا تەشیری بە نامچێ کرد با بە تەماتە ئەگرنە ڕێیس جمهور و پێڵاوەگرنە ڕێز ئەمریکا و
هیچی نییە یا با قسەکانیشان چییە ئەداوای ئازادیان کردووە. بەڵێ مام ڕۆستەم ڕخنەی ئەوە دەگیرێت دەوترێت کە نەوشیروان مستەفا بەشدار بووە لە دامەزراندنی کۆمەڵی ڕەنجدەران و لە دەستەی دامەزرێنەر یەکێتی نیشتیمانی کوردستانیش بووە. من دێمەوە سەرەوە پرسیارە ناو یەکێتیدا نەتانتوانی گۆڕانکاری بکەن لە کاتێکدا دوای ڕاپەڕی نزیکەی 15 بۆ زیاد لە 15 ساڵیشەوە لە ناو یەکێتی بوون و ئاگاتان لە کورتیەکان پرسیارێکی جوانە و ئێمە کە هاتینەوە برێن کوردستان لە 91 کوردستان ئازاد بوو جگە لە کەرگوشمان کرد دوای لیانسەینەوە هەموو بەشەکانی لە 92 انتخابات کرا لەبەر انتخابات تا وەختەش باش بێشتا یەکێتی انتخابات کرا کە انتخاباتمان کرد ئەوە پەرلەمان و حکومەت دروست بوو دوای ئەوە یەکسەر شەڕی ناخۆ دروست بوو تۆ لە شەڕ ڕابی ناتوانێ ڕۆژێ شەڕ لەگەڵ ئێران ڕۆژێ شەڕ لەگەڵ عێراق ڕۆژێ شەڕ لەگەڵ پارتی ڕۆژێ شەڕ یانی لەناو ئەم شەڕانە شەڕ لە دوای شەڕ ڕۆژێ لەگەڵ جوندول ئیسلام ڕۆژێ لەگەڵ نانکوێ یعنی ئەو وەختەی کە فرسەت بوو چاکیکەین حکوومەتی عێراقی نەما شەڕی ناوخۆ نەما هیچ نەما هاتین سەرودڵی یەکێتی مانگە کاکە وەزع وا ناڕوە ئێمە وا بڕایەتی نامێنێ وا بڕە ناشین ئەبین بەڕاستیمە خەباتمان بۆ نەکرد من بۆ پێشمەرگە نەبووم یانی لە زیان ماوم ئەی بۆ پێشمەرگە بووم کەسێک دەوڵەمەند بێ خەڵکێک سوالکە ئێمە لافوگەزافی ئەومان لێدا لە دیهاتە ئەگەڕێن بۆ قسەمان بۆ خەڵکیە کردیا لە شارەکانە دوای 92 خۆت بەمان بۆ خەڵکیێدا ئێمە حکومەت تەشکیلەکەین حکومەت وا خزمەتی خەڵکە ئەماکە بەعکسەوە دەچ هیچیمان وا نەکرد ئێ لە بەرەوتمان وا بڕوا نابێەوە بوو ڕیفۆرم دروست بوو بۆ هێندە دواکەوت ئەخنانە ببنێ ئەو شەڕانەوە شەڕەکانی ناوخۆ وای لێکرد نەتوانی چاکە لە دوای تقریبن حکوومەتی بەعس و ئەوانەوەی تر هاتین خۆمان چاکەین پێمان چاک نەکرا سەبەکەش مامزال خۆی بوو نەویست چاکیکە کە نەویست هاتینە دەرەوە لەیەکێتی ئێمە ئێشقا کوشتمان نەکردووە من لەم تەلەڤیزۆنە برێن ئیشم پێ ناکرێ ئەچمە دەرەوە بخۆم ئیشێکی کاکەمیان بێ لە شتێک ترەکەمە ئێمە هاتینە دەرەوە ئەوە بۆ کۆمپانیای وشە دروستمان کرد لە گردەکە و وردەوردە تەلەڤیزۆنەکە و سایتەکە و ڕۆژنامە و ئەوانەمان دامەزران و دامان بەگوێی خەڵکا کە ئێمە شتێکی ناومان بزوتنەوەی گۆڕانە و ئەمانەوەی بیگۆڕێن واش ئەیگۆڕێن وە گۆڕیمان ئاواکەن ئەوانەی کە ئەو شتانی جەیدە و ڕۆژانەکەێنێن و سایتەکانی نەکەین خۆمان هەمانە خەڵکمان لێ تێگەیانوە دەستمان ناوەتە ئەمە چون ناوێکێتیا بۆمان چاک ناکرات چون یەکێتی هەمووی لەگەڵ تۆ نییە هەمووی لەگەڵ بۆچوونی تۆن ڕەنگە حەزی لە ساری جوان و خانووی جوان و مەسەلا بابرین ڕەفاهێت و هەموو ڕۆژە لە ئەوروپا بێ و بێ بڕە قزمێکشی حەزی لەوەنی حەزی لێ خزمەتی خەڵکان جاوە ناگونجان خۆلاسە نەکران بۆمان نەکرا ئەو کەلیمانی بۆمان نەکرا ناوێکێتی ئێستا هاتون و گروپێک پێمانن بزوتنەوەی گۆڕان و هاتوون لەم ڕێگەی بەشخم بڵێ هەمیشە سەرکردەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئێوەشەوە کە پێشتر لە ناو حیزبە بوون باستان لەوە دەکرد کە کۆنگرا وەسیلەیەکە بۆ ئەوەی خۆتان ڕێک بخەنەوە خوێندنەوە چییە تۆ وەکو سەرکردەیەکی پێشووی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کۆنگرەی سێ یەکێتی نیشتیمانی کوردستان کە تیایدا باسی ئەوان بە ئینشقاق ناوێن بردووە ئینشقاقەی گۆڕانیشیان کردو ئێوان کەیف خۆیانە خۆ بەڕاست شەپا قساکەن ئەوان سوڵتەن موتەمەریشان بۆ خۆیان بەستووە نامان ئیشقاق ئەنێن جاریوان نامان ئەرە دەستی دەرەکیان لە پشتە ڕۆژی ئەڵێن من بە فیتی بێگانەیە ڕۆژە لێنەمە ئایدی نازانم ئەمەی کەی سەرۆکی پەرلەمانە نەجەفیە نازانم هەر ڕۆژی بختیارێکمان بۆکەن بەڵام خەڵکو و خۆمان نەزانین گۆڕان چییە و بە ئەوان بخوانە بختیان بکەن موتەمەریان بەس موتەمەری چەپڵە بە چەپڵە فڵان و چەپڵە فڵان و ینی لە خۆیان پرسە بزان خۆیان لە ئەدای موتەمەری خوان ڕازین بۆ کەس وێرای قسەیە بکە کەواتە تۆ پێ دوایە یەکێتی لە قەیراندا بێت ینی لە خراپا بێ لە قەیرانێکە و لە ناو کێشایە ناو کێشەیەکە ئەو بۆی چارەسەر ناکرێت وا چارەسەر ناکرێت ئەبێ هەموو کەسێکە ئێوە چاکسازی وای لە خۆت و دەست پێ بکەیت من ئەبێ لە شخصی خۆمەوە خۆم چاکەم اینجا بتوانم خوارەوە خۆم چاکەم ئەوان ئەیانوێت لە خوارەوە چاکیکەن لە خوارەوە لەسەرەوە چاکرێ ئەڵێ ماسی لەسەرەوە بۆگەنەکە ئەو لەسەرەوە لێقنە بێ ماڵ خراپ بێ خەتای سەرگەورەی ماڵە ینی کەسەرەوە نەویست خۆی چاکە چاک ناکرێت بەڵان قەراریاندا خۆیان چاک نەکەن باسی نجێفیت کرد بەوە من
پرسیارێکم هات بە مێشکدا دەڵێن پارلەمانتارانی بزوتنەوەی گۆڕان کێشەکانی کوردستان دەبەنە بەغدا و ناحەزانمان پێخۆشەکەن ئەوی بێنەشوە ئەچینە بەردەرکی سەر هاوارەکەن سەرکوتمانەکەن ئەیکەی بە مزەکرە ئەی دڕن لە پەرلەمان قساکەی ئەی خەنە زۆرینە و کەمینە ئەی هاوار بۆ شۆ برین ئەرێ ئەیدەم نەبێ هاکەم و قاچم نەبێ ڕاکەم ئەی قوڕی کوێ بەسەراکەم ئێمە دوای جامە خۆ حکومت بێگانە نییە حکومەتی خۆمان نییە بەغا ئاید بەغانی نێمە لە ساحەفدەکە چی داتێ تورکیا و سووریایدن بەغا داتێ معاش لە ئاید بەغا سەرۆک کۆمار کووردە خۆ نەماڵش ئەی خۆیان لەوێ سوێنان نەخواردە لە بەغا کە مامزال سوێنی بۆ چێ خوارد لە بەردەست شێک سوێنی خوارد لە بەردەم نەجەفی سوێنی نەخوارد بردمان تا ئێمە لە چوارچێوەی عێراقا ناژین خۆمە جا نەبووین ئەگەر دەوڵەتێکین وەڵایی لەگەڵ تام عیبە مە بچین لای دەوڵەتی کە شکوای خۆمان بکەین ئێمە لە چوارچێوەی عێراقێکی فیدرال ئاشین لە چوارچێوەی لێرە سەرکوتت بکەن و خەڵکت بفرێن و دەکەس لێ شەیدکەن و ئەی معاشت ببڕن و ئەی نەچی لە بەغا باسی نەکەم بچین بۆچوو ئەگەر شوێنێکی کە هەیە شکوای بۆ بەرین یان حکومەتێکی تر کوردی هەیە لێرە یا شخصێکی مەرجەیەکی باش هەیە لە ناو کوردستانە بە قسەی بکە ئەم دوو حکومەتە حکومەتی هەولێر و سلێمانی تا شکای بووە ئێمەش وەکۆم عالەمە هەشت ئەندامی پەرلەمانمانەیە و نوقسانەکانی ئێرە بردمانتە پەرلەمانی کوردستان بە قسەمان ناکەن ئەیبینە بەغا وەڵا لێت ناشارمەی بێنە لە هایش ئەیبینە ئەمە متحیدش و بردوشمانە دەست ئەکەین بە هەزار کونا بۆ نوقسانی بۆ ئەم هاواریم خەڵکەوە بێ مەبەستە چییە حکوومەت هێرێم و بڵین حکوومەتی سلێمانی هەولێر لە ئێستا حکوومەتێکی بناوی حکوومەت هێرێمی کوردستانەوە زانم بۆ حسابەکەم وانە ئەوە خۆ کۆسەت نەچوو بە دێگەڵە نەدی چیان کرد ئەو ڕۆژنامە نووس کاک بەختیار عەلی لێنانەدەنە بەرتفەنگ لە دێگەڵە تا دێگەڵە مشکلان نەبوو لە دێگەڵە بوو بارە ئەو ڕۆژە کا کۆسەتوان ڕۆشتون ئاسو ئەڵمانی و ئەدنان مفتی و نامکێ هەمیان ئەنجێڕایەوە لە دوکان بۆنیان جێڕەوە خێر دوو حکومەتن ئەمەوە بڕۆ کەرکک دوو ئاسایشی لێ کاکەڵۆ هەڵکەوت یەکێتیە هەڵۆکەی تریش پارتیە دوو ئاسایشی لە کەرکک ئاسایشیش عێراق ئەمەسێ لەبەرەوە بۆ دیسپاتەم کەوا دوو حکومەتە چون حکومەتی هەولێر لەگەڵ حکومەتی سلێمانێت جای لەبەرەوە لەم دوو حکومەتی هەولێر و حکومەتی سلێمانی بەڵێ تۆ پێت وایە نەوشیرۆن مستەفا کەسێکی نەزیه و پاک بێت بەڵێ سەر کرێ قانون ناڵێمەدا بە بەلەدێ هی خانووکی خۆی کە تایەتی هەر لە ڕابردووەوە تا ئێستا تۆ پێت وایە کەسێکە نەزیه و پاکەویش قسەیەکی لەسەر نیە بەڵێ بەڵام لە دوایین کۆنفرانسی ڕۆژنامەوانی بڵین حزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستاندا ئەوان سەرکردایەتی ئەو کاتەی یەکێتی و نەوشیروان مستەفا بەوە تۆمەتبار دەکەن کە دەستیان هەبووە لە کوشتنی 5 هاوڕێیاندا وەکو خۆیان دەڵێن لە ساڵی 2000 ئێوە وەڵامتان چییە بۆ ئەمە ئەو زەمانە حکومت لێدەن ئاسایش بەس ئەوی ماڵەکەی نزیک ماڵکات نوشوان بوو ئەینا ئەو عیلاقی پێوە چی بخۆ لە حکومەتان نەبکات نوشوان دوجا ئەمانە چەند لاپەڕی قەدیم وڵاوە زەم ماوەیتر پێم وایە بڵێن عەبدولکەریم قاسمیش کاک نوشوان کوشتی هەر ما ئەوەش بڵێن ڕەنگە ماوەیەکە بەخوا عەبدولکەریم قاسمیش کاک نوشوان کوشتی یعنی بە دوای ئەواگەر ناتوان بڵێن دزە ناتوان بڵێن فایلی هەیە و جاسووسە ئەگەڕێن وڵا وەختی خۆی لە پشت ئاشان وەختی خۆی نازام ناوی چییە ڕەوتی کۆمەنیست نازانم کێ ئەی خۆیان ئەوە ڕابردیان پاکە خۆ ئەچی شەڕی ناوخۆی کێ کردی خۆ شەڕە ئەو شەڕان لە زمانی حیزبی دیموکرات و لە زمانی 63 لە دار و بەردەوە ئەوە مشەڕە خۆ من نەمکرد بەڵام ئەمانە گەڕێن بۆی ناشرینت کەن مەسەلەن بۆ نمونە بە منانە گەڕێکێکێ باگوم گەڕێکەوە سێ چوار خانووی بدەن باقی بخۆت یەک خانوویان بدەنە من باقی بخۆی بۆ کابرایکە ئەیوت گەڕێکێکێ بەڵێ ینی ئەوانە تا هەم تەشیرن بۆمەتوانی شکاتکەین هەنە جار بەڵام پیاعی بچێت لەگەڵ زەلامێکی بێ مستەوا دانیشی بۆ محکەمە کاری وڵا وایوت با بەخۆی بڵێ خەڵگەن کە خەڵ ناسییت پێویست ناکاتەوە دیفاع لە خۆ بڵێ
پێت وایە مێژوو لە کەس خۆش بێت دوای ئەم ناوبڕە وەڵامم بەرەوە بینەرانی عزیز ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە